أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. بناوي خداي بخشن دو مهربان. يا أيها المدثر أيو كسي خود بيتشاوتوا أي محمد قم فأنذر أستو خلچي بيدار بكروا راست يكان رون بكروا وربك فكبر پروردگارت بقورن ناو ببا الله أكبر باد رشمد بيت مزني أو زاتا رون بكروا وثيابك فطهر پۆشاکت دڵ و دەروونت ڕەفتارت هەر هەمووی خاوێن بکە خۆت و شوێن کەوتوانت والرجز فاهجر بەردەوام بە لەسەر وازهێنان لە گوناه ولا تمنن تستكثر منەتیش مەکە بەسەر کەسدا چاکە و بەخشینەکانت بە زۆر مەزانە لە کاتێکدا بەتەمای زیاتر بیت ولربك فاصبر هەوڵ بدە لەبەر خاتر و ڕێزی پەروەردگارت خۆگر و ئارامگر بە فإذا نقر في الناقور جاکاتێک فو دەکرێت بە سووردا و دەستگای تایبەتی لێ دەدرێت فذلك يومئذ يوم عسير ئەو ڕۆژە ڕۆژێکی زۆر گران و سەختە کە بەسەر دانیشتوانی زەویدا دێت على الكافرين غير يسير لەسەر کافران هیچ ئاسان نییە بەڵکو زۆر سەغڵەتیان دەکات ذرني ومن خلقت وحيدا واز لە من و ئەو کەسە بهێنە کە بەتەنهایی تاقانە دروستم کردووە هیچی نەبوو کە وەلیدی کوڕی مغەیرەیە وجعلت له مالا ممدودا لەوە دوا ماڵ و سامانی زۆر و زەبەندەم پێبەخشی وبنين شهودا چەندەها کوڕ و نەوەش کە هەمیشە ئامادەن لە نزیکیدا ومهدت له تمهيدا لە هەموو کەلوپەل و ناز و نیعمەتێک بەهرەوەرم کرد ثم يطمع أن أزيد لە پاش ئەوەش بەتەمایە بۆی زیاتر بکەم كلا إنه كان لآياتنا عنيدا نەخێر بەڕاستی ئەو بەرامبەر فەرمانەکانی ئێمە هەر سەرکەش و کەل لە ڕق و سەرسەختە سأرهقه صعودا ئەوسا سزای سەختی پێدەچێژم إنه فكر وقدر فقتل كيف قدر ثم قتل كيف قدر ثم نظر ثم عبس وبسر ثم أدبر واستكبر فقال إن هذا إلا سحر يؤثر إن هذا إلا قول البشر بەڕاستی ئەو بیری کردەوە و پەیامەکەی هەڵسەنگان بەڵام بەهەڵا بەکوشت چێ و سەرە و نگون بێت چۆن هەڵسەنگاندنێکی کرد پاشان هەر بەکوشت بچێت بۆ خۆی و هەڵسەنگاندنێک کە کردی بۆ قورئان اینجا بیری لێکردەوە و ورد بۆەوە و تەماشای دەوروبەری کرد اینجا ناو چاوی هێنایەوە یەک وەک یەکێک بە قوڵێ بیر بکاتەوە ڕەش داگیرسا پاشان ڕووی وەرجێڕا و خۆی بەزل زانی بە هەموو عەقلیەوە وتی ئەم قورئانە جگە لە جادو نەبێت کە وەردەگیرێت هیچی تر نییە ئەمە هەر قسەی بەشەرە و هیچی تر سأصليه سقر وما أدراك ما سقر لا تبقي ولا تذر لواحة للبشر عليها 19 ئەو بێویژدانە بەسەریەوە ناچێت دەبێت بیگەین من ناو دۆزەخ جا تۆ چوزانی دۆزەخ چییە هیچ ئەندامێک ناهێڵێتەوە و دەست هەڵ ناگرێت پێستیان هەڵدەقڕچێنێت و ڕەشی دەکات و دەری دەخات 19 فریشتە سەرپەرشتی دۆزەخ دەکەن وما جعلنا أصحاب النار إلا ملائكة وما جعلنا عدتهم إلا فتنة للذين كفروا ليستيقن الذين أوتوا الكتاب ويزداد الذين آمنوا إيمانا ولا يرتاب الذين أوتوا الكتاب والمؤمنون
وليقول الذين في قلوبهم مرض والكافرون ماذا أراد الله بهذا مثلا كذلك يضل الله من يشاء ويهدي من يشاء وما يعلم جنود ربك إلا هو وما هي إلا ذكرى للبشر. جا ئێمە وەنەبێت کارگوزارانی دۆزەخمان لە کەسانی تر جگەل لە فریشتە بەدی هێنابێت. ئەو ژمارەیەشمان تەنها بۆ تاقیکردنەوە دیاری کردووە بۆ ئەوانەی کە بێ باوەڕ بوون، هەروەها بۆ ئەوەی ئەوانەی کتێبیان پێدراوە دڵنیابن لە ڕاستی ئەم قورئانە، چونکە لە تەورات و ئینجیلدا ئەو باسە هەیە و بۆ ئەوەش کە ئیمانداران زیاتر باوەڕیان دامەزراو بێت و ئەوانەشی کە کتێبیان پێدراوە ئیماندارانیش حەق نییە تووشی دوو دڵی ببن. با ئەوانەی دڵ و دەرونیان نەخۆشە لە دوو ڕووەکان و بێباوەڕان هەر بۆ خۆیان قسە بکەن و بڵێن نیازی خوددا چییە بەم ژمارەیە. بەو شێوەیە باز کرا خوددا هەر کەسێکی بوێت گومڕای دەکات، هەر کەسێکیشی بوێت ڕێنمویی دەکات. کەس ژمارەی سەربازانی پەروەردگارت نازانێت جگەل لە زاتی خۆی. ئەو ئاەت و فەرمودانە تەنها پند و ئامۆژگارین بۆ ئادەمی. كلا والقمر نەخێر سوێن بە مانگ ئەو خەڵکەت چاک هەستی پێناکەن. والليل إذ أدبر بەشەویش کاتێک کە تێپەڕی زۆربەیان باوەڕیان بە قیامەت نییە. والصبح إذا أسفر بەبەرەبەیان کاتێک کە خۆی دەنوێنێت زۆربەی خەڵکی غافڵە. إنها لإحدى الكبر بەڕاستی سەقەر یەکێکە لە شتە سامناک و گەورەکان. نذيرا للبشر بۆ ترساندنی سەرجەم خەڵکانە. لمن شاء منكم أن يتقدم أو يتأخر. جایترەوەی دەیەوێت با بەرەو پێش بچێت، پێش بڕچێ بکات لە چاکەکاریدا یا خۆی دوا بخات لەو بوارەدا. كل نفس بما كسبت رهينة. چونکە لە قیامەتدا هەموو کەس بارمتەی دەست پێشکەری خۆیەتی کردەوەکانی دێنەوە ڕێی. إلا أصحاب اليمين جگە لە دەستەی ڕاستان و ئیماندارانی کردەوە چاک. في جنات يتساءلون عن المجرمين. لەناو بەهەشتەکاندان و پرسیار دەکەن لە یەکتر لەبارەی تاوان بارانەوە. ما سلككم في سقر. ئەوە چی بوو ئێوەی ڕاپێکی دۆزەخ کرد؟ قالوا لم نك من المصلين. بە کەساسیەوە دەڵێن ئێمە لە نوێژکەران نەبووین. ولم نك نطعم المسكين. خۆراکمان بە هەژاران نەدەبەخشی. وكنا نخوض مع الخائضين. ئێمە لەگەڵ دەم درێژ و بێ ئابڕوەکاندا قسەی خۆمان دەکرد و لە بابەتی ئەوانمان دەگوت و ڕەخنەی بێجێمان دەگرت لەگەڵیان ڕۆ دەچووین. وكنا نكذب بيوم الدين. ئێمە بڕوامان بە ڕۆژی پاداشت نەبوو. حتى أتانا اليقين. هەتا مردن یەخەی پێگرتین و ڕۆژگاری تەمەنمان کۆتایی هات. فما تنفعهم شفاعة الشافعين. کەواتە ئیتر تکای تکاکاران سوودیان پێناگەێنێت. فما لهم عن التذكرة معرضين. باشە ئەوە بۆچی لە یاد خستنەوە پشت هەڵدەکەن و ڕوو وەردەجێڕن. كأنهم حمر مستنفرة فرت من قسورة بل يريد كل امرئ منهم أن يؤتى صحفا منشرة. دەڵێی گەلە گوێ درێژی چێوین و دەسڵەمێنەوە لە ترسی شێر هەڵاتون، بەڵکو هەریەک لەوان دەیەوێت لە ئاسمانەوە چەندەها نامەی کراوەی بۆ بێت. كلا بل لا يخافون الآخرة كلا إنه تذكرة. نەخێر ئەوانە بە هیچ شتێکدا ناچڵەچێن
بەڵکو لە دوا ڕۆژ ناترسن نەخێر ئەوانە بەسەریانەوە ناچێت چونکە ئەو قورئانە ئامۆژگاریە فمن شاء ذكره جا ئەوەی دەیەوێت با یادی بگرێت و شوێنی بکەوێت چەندی توانی لەبەری بکات وما يذكرون إلا أن يشاء الله هو أهل التقوى وأهل المغفرة جاو خەڵکە یاداوەری وەرناگرێت و بیر لەم ڕاستیانە ناکاتەوە مەگەر ویستی خودای لەسەر بێت کە لەگەڵ ویستی ئینسانە بەختەوەرەکاندا یەک دەکەوێت جا هەرە و زاتەش شایستەیەوەیە کە خەڵکی حسابی بۆ بکەن و لە خەشمی بترسن و هەر ئەویش لە خۆی گرتووە کە لێ خۆش بوو بێت لە ئیماندارانی گوناه